حامودی وەلید سورچی شەڕە مەلەفیانە ئەو دەڵێ وەرە سناپچاتی من مەلەفیوی ئاشکرا دەکەم ئەوی تریش بە هەمان شێوە دەیانێت بۆ شێوازە خۆیان بەناوبانکەن وەکو کەسانی تر تەنها بۆ لایک و کۆمێنتە یاخود بەڕاستی مەلەفی یەکتریان لەلایە ئەو کارێ ئەوان کردیان بە خەڵک ڕابواردنە یاخود بۆ خۆشیە یاخود لە کۆتایی تەنها ئەوان قازانج دەکەن لایک و کۆمنت و فۆلۆ بەدەست دەهێنن دەی قەیدی چییە؟ بە ئەوانیش وەکو خەڵکی تر بەم شێوازە خۆیان بەناوبانکەن ئەوان مەلەفی یەکتریان ئاشکرا نەکرد بەڵام ئێمە مەلەفی هەردووچیان ئاشکرا دەکەین تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میدیاوە پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر لە بینێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆی توی خۆشەویستەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی بۆ سناپچاتەکەشمان ئاد بکە کار و چالاکی ڕۆژانەمان لەوێدا ببینە چەند ڕۆژێک لەمەوە بەردوو گەنج بە ناوی وەلید سورچی و هەمودی تەواوی سۆشیال میدیایان بخوانەوە سەرقەڵ کردبوو بە تایبەتی تیکتۆک هەردووچیان دەیانوت مەلەفی یەکتریمان لەلایە دەبایە مەلەفەکە چبی بازاران ئاد و فۆلۆ و کۆمنتیان بۆ هات بە مودەی چەند ڕۆژێک کە گوایە ئەم دوو کەسایەتیە مەلەفی یەکتریان لەلایە بەڵام لە دوایی چی ڕوویدا هەمودی ناوی محەممەد عەلیە خەڵکی ڕۆژئاوای کوردستانە کە خەڵک پێی دەڵێن هەمودی تۆ سووری بەڵام ئەم بەو قسەیە زۆر تووڕە دەبێ دەڵێ من کوردی ڕۆژئاوامە من سووری نیمە دەبێ واز لەم شێوازە قسەکردنە بێنین ئێمە هەمومان کوردی بەڵام هەمودی وا دیارە چەند قسەیەک بە خەڵکی هەولێر دەرێ گشت خەڵکەکە هاتوونەتە جواب و وەڵامی دەدەنەوە هەمودی لە ئێستادا لە تیکتۆک زۆر ناوبانگێکی باشی هەیە و لەسەر چەندین بابەت قسە دەکاتن هەموو کاتێک لە ناحەقەکان بێدەنگ نابێتن تاوەکو ئێستا کارەکانی باشیان نابوو بەڵاو لەو چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ گەنجێک بە ناوی وەلید سورچی لە لایف بۆ شەڕە قسەیان و وەروە ئەو دەیوت مەلەفی تۆم لەلایە ئەو دەیوت مەلەفی تۆم لەلایە هەردووچیان لە ئاکاونتی تایبەتی خۆیان پۆستیان لەسەر یەکتری دەکرد و چەندین قسەیان بە یەکتری دەوت دەیانوت سناپچاتەکەم ئاد بکەن و مەلەفی ئەو شەخسەیەم لەلایە بە هەمان شێوە وەلیدیش دەیوت سناپچاتەکەم ئاد بکەن مەلەفی هەمودیم لەلایە بۆی خەڵکێکی زۆریان لە خۆیان کۆ کردەوە خەڵکێکی زۆر لە سناپچاتەکەیان ئادکردن بەڵام کاتێ ئادیان دەکردن سەیری سناپچاتەکەیان دەکرد هیچ شتێکی یەکتریان لەلا نییە تەنها بۆ ئەو بووە خەڵک لایک و کۆمنت و فۆلۆیان بکات و وەروها بچن سناپچاتەکانیان ئاد بکەن وا دیارە ئەم فێڵەیەش فێڵێکی نوێ نییە کە ئەوانە بەکاری دێنن لەمەوە پێش چەندین کەسایەتی لە بەرچاوی خەڵک جنێ و قسەی ناشرینیان بە یەکتری دەوت بۆ ئەوەی خەڵک ناویان بهێنێتن و بەناوبانگ بن وا دیارە سۆشیال میدیای کوردی وای لێ هاتووە هەر کەس بێ بەناوبانگ بێ دەبێ لەگەڵ کەسایەتێک ببێنێتەوە و شەڕە جنێوی لەگەڵ بکاتن بەم شێوازە بەناوبانگ بێ و سەرەجی خەڵکی بۆ لای خۆیان ڕابکێشن و لە ئێستادا خەڵک هەموو شتێک دەکا بۆ ئەوەی ناوبانگی هەبێتن بەڵام لە ڕاستیدا خۆی ناوبانگ ئەوە ناهێنێتن کە ئێمە ئەوەی بۆ بکەین ڕاستە پێویستە ئێمە هەوڵ بدەین و تێبکۆشین وەشتی جوان بکەین بۆ ئەوەی ناوبانگمان هەبێتن گەر حەز بکەین بەڵام ناوبانگیش دوو شێوازی هەیە شێوازی یەکەم ناوبانگ بە شێوازێکی خراپ کە هەموو خەڵک باست دەکاتن و ڕقنە و تانەل لێدەدەن وە شێوازی دووەم ئەو شێوازەیە کە خەڵک هەموو کات ڕێزل لێ دەگرێتن و خۆشیان دەوەی بچی هەر شوێنێک ناترسی خەڵک لە دوورەوە دێتن و ماچت دەکا و ڕسمت لەگەڵ دەگرێ بەڵام پێویستە ئێمە کامە شێوازمان پێ باشتر بێ ئەو شێواز هەڵبژێرین بێگومان شێوازە باشترەکە باشە بۆ ئەوەی خەڵک ئێمەیان خۆش بوێ و پێویستە هەموو کاتێک ئاگاداری ئەوە بین و هەروەها هەمودی و وەلید لە کۆتاییدا وەڵامی گشت و پرسیارانیان داوە کە خەڵک لایەن کردبوون وەروە هەمودی زۆر داوای لێبوردنی لە خەڵکی هەولێر کرد و وتی من داوا لێبوردون دەکەم بە شێوازێکی خراپ ئێمە ئەو کارەمان کرد بۆ ئەوەی لایک و کۆمنت و شێر بەدەست بێنین وەروها ئەو کارەش سەری گرت و ئەکتیڤی کەناڵەکەمان ئەگجار بەهێز بووە بۆی ئێمە ئەو کارەمان کرد تاوەکو ئەکتیڤمان بەرز بێتەوە نەوەک من و وەلید هەر کاتێک لە لایف خەڵک سەیری ئێمەیان دەکرد قسەمان بە یەکتری دەوت لەو لاتر دەچوین لە مەسەنجەر قسەمان دەکرد و پێ دەکەنین لەگەڵ یەکتری هیچ کێشەیەکمان نەبوو تەنها بۆ ئەو کارەمان کردووە وەداوای لێبوردنیشی لە خەڵکی هەولێر کردووتی
من بۆ شێوازە باسی خەڵکی هەولێرم نەکردو و خەڵکی هەولێریشم بە هەموو شێوازە خۆش دەوێت لەبەرەوەی نزیکەی چەند ساڵێکە ئێمە لە هەولێر دەژین و ئێستا دەتوانم بە سۆرانێکی یەکزار باش قسە بە سۆرانیەکە بکەم. واروەها لەلایەن وەلیدەوە وەلیدیش لە ئێستادا ستری مەرە. واروەها ئێستا ئەو خەریکی یاریکردن و دەیەوێت خۆی بەناوبانکە وەکو ستریمەرە جیهانیەکان. دەیەوێت بۆ شێوازەیە لایک و کۆمنت فۆلۆ بۆ خۆی زیاد بکاتن و بینەری زیاد بێتن تاوەکو ئیستفادا لەو بینەرانەی بکاتن. وەروەها وەلید وا دیارە خەڵکی شاری هەولێرە و بە شێوازەزاری سۆرانی خەڵکی هەولێر قسە دەکاتن. وەروەها وەلید ئەو کەسەیە کە ماوەک پێشەستا ڤیدیۆ بڵاو بۆ دەنگێکی زۆر جیاوازی هەیە دەتوانێت قسەی پێ بکاتن و خەڵکێکی زۆر ڕقنیان لە پێکەنینەکەی گرت و شێوەزارە قسەکەی گرت، بەڵام ئەو وا دیارە بەگاتە بەم شێوازارە قسە دەکاتن. وەروەها هەمودی وەلید لە کۆتاییدا وتیان ئێمە تەنها بۆ ئەو کارەمان کردووە بۆ ئەوەی خەڵک لە خۆمان کۆ بکەینەوە بە هیچ شێوازێک ئێمە لە یەکتری تووڕە نەبووینە. پێویستە خەڵکی کورد لە مەودوا وشار بێتەوە. هەر کەسایەتێک لەنێو سۆشیال میدیا بووە شەڕەجنێ و شەڕە قسەیان ئەمە بەو شتانە هەر نەغەڵێتن و وەلایەنگری هیچ لایەنیشیان نەگرن لە بەرەوەی لە کۆتاییدا تەنها خۆت خەتابار دەبی. ئەو کەسایەتێ بەناوبانگانە تەنها بۆ ئەم شتانە ئەوە دەکەن. لەو پێشووتریش چەندین کەسایەتی ترمان بینی وەکو دوو هاوسەردەر دەکەوتن بەڵام بۆ ماوەیەک جویا دەبوونەوە و دواتر پێک دەهاتنەوە. بۆ چەندی هاوڕێشتی تریش هەیە لە ساحاکە ئێستا ئامادەنا لە نێو سۆشیال میدیا ناوبانگێکی ئەگزار باشیان هەیە، بەڵام لە بەرچاوی خەڵک ڕەخنەوتانە لە یەکتری دەدەن، بەڵام ئەوانیش لەوانەیە وەکو هەمودی و وەلید بن لە دواوە هیچ کێشیەکیان نەبی لە نێوان، تەنها لە بەرچاوی بینەر ئەم کارانە دەکەن بۆ ئەوەی سەرنج بۆ لای خۆیان ڕابکێشن. تەنها ئەمە کێشەکەی ئەوانە تاوەکو بینەری زیاتر لە خۆیان کۆ بکەنەوە و ئێمەش وەکو گاڵتەیەک دەڵێن وەرن سەیری سناپچاتەکەی ئێمە بکەن. مەلەفی هەردوو کەسایەتی وەلید سوورچی و هەمودیمان لەلایە. گەر دەتەوێت مەلەفە ڕاستەقینەکە بینی هەر ئێستا بڕۆ سناپچاتەکانمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی بابەتەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی دیاری نێو سۆشیال میدیا یاخود جیهان یاخود هونەرمەند ڤیدیۆ دروست بکەین بۆمان ناوی لە کۆمنت بنووسە. واروەها بۆ ئەوەی زیاتر خزمەت بکەین پێویستیمان بە لایک و کۆمنت شۆری ئێوەیە. واروەها لە بیتان نەچێ کەناڵی یوتیوبەکەشمان سەبسکرایب بکەن و وەزەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.